بەناوی خوای بەخشندە و میهرەبان. سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ بینەران و ویسەرانی کەناڵی ئاسمانی پەیام. خۆشحاڵم لە بەرنامەی ستودیۆی ١٩٤ لەگەڵتانم. لە درێژەی هەڵمەتی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان کە 30 ئەیلول بەڕێوە دەچێت بۆ ئەمڕۆ کاندیدی ژمارە 40 لە لیستی ١٩٤ کۆمەڵی ئیسلامی زۆر بەڕێز مامۆستا عەبدولستار مەجید لەگەڵمانە. مامۆستا زۆر بەخێربەی، سوپاس دەکەین بۆ ئامادەبوون لە ستودیۆی ١٩४. بەڵێ مامۆستا گیان، دەمەوێت سەرەتا چەند پرسیارێک لە بەرنامەی لیستی کۆمەڵی ئیسلامی ژمارە ١٩۴ بۆ خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بکەم. لە سێکتەرێک کە باسی ئابووری خۆشگوزارانی دەکات، خاڵیش تێدایە، ئەویش هەمە سەرشنکردنی سەرچاوەکانی داهاتی هەرێمی کوردستان بە شێوەیەک تەنها پشت بە داهاتەکانی یان بە داهاتی کەرتی نەوت نەبەستێت. کۆمەڵی ئیسلامی دەیەوێت چۆن داهاتەکان لە هەرێمی کوردستان هەمە سەرشن بکات؟ بەڵێ، بەناوی خوای بەخشندە میهرەبان، وەڵام سەرەتا سوپاس بۆ بەڕێزتان و لە هەمان کاتدا مەسەلام و ڕێز و حورمەتم بۆ یەکەیەکەی هاوڵاتیان هەیە، ئەوانەی کە ئێستا ئێمە دەبینن یان ئەوانەی کە ژیان لە دەگمان دەبێ. بەخوای گەورە هەموو لایەکمان تەوفیقدا و خوا یارمەتیماندا کەچی خوا بە خۆی پێی خۆشەوە بۆ ئەم خەڵک و میلەت و وڵاتەمان قازانجەوە بەرژەوەندە بۆمان ئاسان کەوە تەوفیقی جێبەجێکردنیشمان پێ ببەخشێ. هەم نیەتمان ساغکا و ڕاست و ساغ بین و هەم تەوفیقیماندا بۆ جێبەجێکردنی ئەوەی کە خوا پێی خۆشە و لە قازانج و بەرژەوەندی خەڵکە. ئێمە یارێشێک لەو سێکتەرە گرنگانەی کە لە ڕابردوودا قسەمان زۆر لەسەری هەبووە و بەشی خۆشمان کارمان لەسەری کردووە کە سێکتەری ئابووریە و یەکێکە لە پایەکانی بەڕێوەبردنی وڵات و پێشکەوتنی وڵات و خۆشگوزارانی خەڵک و لە هەمان کاتدا هەموو ئەو گەندەڵیانەی کە دەکرێن بە تایبەتی لە ڕۆ داراییەکەوە لەم سێکتەرە دەکەوێت، سێکتەری ئابووری. و یەکێک لە ئامانجەکانی ئێمە ئەوە بووە کە جارێ ئەم داهاتە زۆر ڕوون و شەفاف بێ. هەمیشە باسمان کردووە و پێمان وایە بۆ هەر دەسەڵاتێک کە پاک بێ، نەزیه بێ، لەمڕۆ بێباکە، بێمنەتە. بەڵام کاتێک کە داهات ڕوون نییە، شەفاف نییە، ئەوە بێگومان گومان دروست دەکات لەسەر ئەو داهاتە کە چەندە و چی لێ کراوە و چۆن خەرج کراوە. بەشێکی کەم بریتی بۆ لەوەی کە ئەو داهات و ئەو ئیمکانیات و سامان و سەرەوەتەی کە لەم وڵاتە هەیە، چ ئەوەی کە منقولەیە، چ ئەوەی کە غێر منقولەیە، تەنها خڕ نەبێتەوە و حەسر نەبێت لە دەستی چەند کەسێک یا چەند کۆمپانیایەک، واتە نەهێشتنی قۆڕخکاری. ئێمە بەش بە حاڵی خۆمان لە بەشەکەی خۆمان لە سێکتەرەکانی خۆمان لە حکومەت، چونکە ئەمە کاری حکومەتە، ئێمە هەوڵماندا بەڕاستیم قۆڕخکاری نەمێنێ، چۆن هەم بە دەرکردنی تعلیمات و هەم بە متابعەکردنی تعلیماتەکانیش، جێبەجێکردنی تعلیماتەکان. ئەبوو نمونەیەکی سادە بێنمەوە. ئێمە ساڵانە 50-60 هەزار تەن گەنمی بنەتۆمان دەهێنا لە تورکیا. پێشتر دوو کۆمپانیا، سێ کۆمپانیا دانهێنا، قۆڕخ کرابوو. ئێمە ڕێنمایەکمان دەرکردووە لە وەقایعش بڵاومان کردەوە کە هەر کۆمپانیایەک، نەک هەر کۆمپانیایەک، هەر کەسێک کە زوتیار بێ و بەرمێنی کشت و کاڵی بێ بۆی هەیە تەنها 1000 تەن بێنێ، زیاتر ڕێگەی پێ نادەی. زۆر هەوڵدرا، ساڵی یەکەم زۆر هەوڵدرا کە کۆمپانیا زەبەلاحەکانی کە قۆڕخیان کردبوو دەهاتن دەیابوون کاکە ئێمە دەتوانین بیهێنین و فعلاً لە تورکیا لەگەڵ ئەو کۆمپانیانەی کە گەنمی بنەتۆیان پاک دەکردەوە، دەرمانیان دەکرد و خاوێنیان دەکردەوە کە بە کەڵکی بنەتۆیی بێ، لەوێش دیسانە کە لەگەڵ ئەوانیش بە شێوەیەک پەیوەندیان
کردبوو ڕێککەوت بوون کە دیسانەکە قۆڕخیان کردبوو کە خەڵکی تر کۆمپانیاتر بە زەحمەت بۆی دەهات بەڵام کاتێک کە من ڕێ بگرم ناسا کۆمپانیاکە ئەوێش دێ مامەڵ لەگەڵ ئەو کۆمپانیانە دەکات کە دەچن داواگەنی بێتەوە دەکەن بەڵام بۆ مەرزانەی کێمە دامەن نابوو باش بەڵام بەداخەوە ئێمەمان کرد تەبان بەس خەڵک بەداخەوە دەبێ جورئەتی ئەوەی هەبێ کاتێک کە بەرپرسێک برادام قۆڕکاری نمێنێ ئەوش بژێتە ژێرباری ئەوەی تەحمل کاکەم قۆڕکاری نمێنێ و بسێ بەشی خۆی وەربگرێ مافی خۆی بستێنێ ئەو کۆمپانیانە کە من ڕێگەمان پێدان ئەو کەسانی کە ڕێگەمان پێدا بوون و مۆڵەتی هێنانی گەن بنوتەمان پێدان چوو بوون ئەو وەرەقانی کە من پێمان داون جا یا بۆیان نەهات بوو یا ترسا بوون هەڵسا بوون چون ئەم وەرەقانەیان فرۆش بوو ئەم کۆمپانیە زەبەلاحانەی کە پێش قۆڕخیان کردبوو و بە دەفتەرێک بە دوو دەفتەر بەشی زۆری ئەو کۆمپانیانە داهێنا بەداخەوە بەسمەیە ئەم قەزیانی بەڵێ ئەمە لە سێکتەری خۆمان وەکو بڕیاردان نەکات بۆ قەزەی گەنمی بنێتەوە بۆ هەموو قەزەکانیکە بە تعلیمات و بە چاودێری شەبان دوای وای هات سوپاس بۆ خوا ساڵانی پاشتر ئەمە نەماتەوەنانی خەڵک ئازاد بوو جوتیارە دەسوو گەنمی بنێتەوەی دێنا بەڵام بەپێی تعلیمات بەپێی مەرزەکان کەەوە ڕێگر بوو لەو قۆڕخانی ئازاد بۆ یەکێک لە مەبدەع گرنگەکان ئەوەیە کە ئەم قۆڕخکاری نەمێنێ ئەم وڵاتە داهاتی ئەم وڵاتە کەواتە ئێوە بەکردەیی ئەو کارەتان کاتێک کە لە حکوم دابوون لە بەشێکی سێکتەری بڕیاردان دابوون جێبەجێتان کردووە پێمان وایە مامەستا محەممەد ینی داهاتی ئەم کوردستانی خەڵکی ئەم کوردستانەیە بەڵام هەر کامێک هەر کەسێک بەپێی قابلیەتی خۆی توانای خۆی توانای بۆ بەرهەمهێنان توانای بازرگانی کردن توانای قازان خستنەوە بەدەستهێنانی قازانج بۆ هەموو ئەو کەسانەیە کە ئەم توانیان هەبێتەوە و هەر کەس ئازاد بێ ڕێگەی پێ بدرێت کە سوود ببینێ لە یاسا و لە ڕێنمایەکانی ئەم وڵاتە کە بتوانێت سودمەند بێت لە داهات و لە پرۆژە و لە سەرەت و سامانی ئەم وڵاتچکە هەموو ئەو خەڵکێتەوان بەڵام بەڕاستی تا ئێستا بەشی زۆری نەخێر خۆڕخ کراوە یانی تەماشای کۆمپانیاکان کە کۆمپانیەکانی هێنانی دەرمان بەشی زۆری قۆڕخ کراوە وەکو باسم کردەوە لای ئێمە گەنی بنتۆ کاتی خۆی قۆڕخ کراوە پرۆژە گەورەکانی بە بەرهێنان تەماشا دەکەی قۆڕخ کراوە کەرتی ینی گەیاندن تۆڕ کۆمەڵایەتیەکان تەماشا دەکەی ئاسیاسیە تەماشای کۆڕەکە تەماشای لە خوارەوە زیینکە تەماشای ینی بەڕاستی مەسەڵەن بۆ نمونە ینی چەند کۆمپانیایەک دەستی گرتووە بەسەر قازانجکردن و بووە مامەڵە پێکردنی ئەو سامان سەرەتەی کە لە وڵاتەدا هەیە کە لە دەستی ئەمانە مەسەن بێ و بچێ خەڵکی تر کە ئەگەر ئیمکاناتی مادیشی هەبێ یا توانای زانستیشی بەهێزی هەبێ ناتوانێت سودمەند بێت چونکە بە شێوەیەک ئەم وڵاتە ئابوووریەکەی داڕژاوەوە دابش کراوە کە تەنها تاقمێک سودی لێ ببین کە بەڕاستی ئەمە خەتەریاتی خۆی ئێزگار گەورەی فەرمو تەماشا دەکەین کۆمەڵێک چی تاقمێکی زۆر کەم لەم وڵاتە زۆر سودمەندە و زۆر پڕە بەڵام تەماشا دەکەی بەشی زۆری ئەم خەڵک و میلەتە هەژارە و قڕە باشە کاکە بزدار خاڵی دووەمیان من بۆیە ئەو پرسیارە دەکەم بەڕێستان لە وەزارەتی کوشتتوکاڵ بوون پەرەپێدانی زیاتری کردی کوشتتوکاڵ و توانای جوتیار لە پێناو پاراستنی ئاسایشی خۆراک کە باز لەوە کراوە بە شێوەیەک کە ئاسایشی خۆراک بۆ هاوڵاتیان دابین بکرێ و لە کۆمەڵێک بابەت بگەینە خود دابینکاری و پەرەپێدانی ئەوەی کە هەناردەی دەرەوە بکرێ بەکردداری ئەوەندە ساڵی تۆ لە جەناب لە وەزارەتی کوشتتوکاڵ بووی ئەوە جێبەجێکراوە بۆەوەی ئێستا کەسێک کە گوێگر و بینەری جەنابتا متمانەی بۆ هەبێ بنێرێ بۆ پەرلەمان بۆ کاری باشتر و چاکتر بەڵێ خۆی ئەم دوو بەشە کە دابیکردنی ئاسایشی خۆراک و دابیکردنی ئاسایشی ئاو ئەمانە هەردووچیان دوو پایە گرنگن لە پایەکانی ئەمنی قەومی بەڵێ لە وڵاتان ئەم دوو قەزیە تەمە قەزای بابەتی تریشە بەڵام باسی ئەم دوو قەزیە بکەم کە دیارە باسی بەرنامەی کۆمەڵی ئیسلامی لەم ڕۆوە ئەم دوو قەزیە تەبان ئەگەر هەر وڵاتێک هەر کۆمەلگایەک ئەمانەی بەدەست خۆی نەبێ و نەگەیشتە دابینکردنی و خودکەفایی ئەم وڵاتە
و ئەم کیان و قوارەیە بڕیاری سەر بەخۆی خۆشی نابێ لە ژێر مەترسی دەبێت هەمیشە ئێمە هەوڵماندا کە زۆر هەوڵماندا بەڕاستی کە لەم دوو سێکتەرە بگەین بە خوددابینکاری و خۆ بژێوی ینی بەشی خۆمان خۆراکی پێویست کە باسی دابینکردنی ئاسایشی خۆراک دەکرێت واتە هەموو ئەو خۆراکانی کە هەیە نا ئەو خۆراکانی کە پێویستن بۆ ژیانی مرۆڤ بۆ هاوڵاتیان و خەڵکی کوردستان کە پێویستن هەبن دەبێت ئەم وڵاتە دابینی بکە ئەو کاتی دەرێکا کە من بە ئاسایشی خۆراک گەیشتم و ئای پێویست بۆ خواردنەوە بۆ کشت و کاڵ بۆ گەشت و گوزار بۆ پیشەسازی دابین کە ئەو کاتێ ئەتوو لەو سێکتەرەشدا بە خوددابینکاری و بە ئاسایشی ئاو گەیشتووی ئێمە هەوڵماندا بەڕاستیانی بەرنامەشماندانە کە زۆر جەختمان کردووە سەر ئەم دوو بەشە باش و هەنگای باشی نراتەوە حتا من وەک ینی بەڕاستی بەرپرسێک لەم هەرێمی کوردستانی یەکەم کەس بووم کە بە پرۆژە ئەو کاتی داوام لە سەرۆکایەتی هەرێم کرد کە ئەو ڕفراندۆمێک کە بەدەستیانەوە بوو بۆ ماوەی بەلانی کەم ساڵێک 2 ساڵ دوای بخە و بە بەڵگەشەوە هێنامەوە تەبان ئێمە خەریکین کە ئەگەر دەمانەوێت دەوڵەتێکی سەر بەخۆ دابمەزێنین ئەگەر 4 ڕۆژی کە تەبان ئێران و تورکیا و عێراقیش ئابلوخەی ئابووریان خستە سەر ئێمە ئایا ئێمە دەتوانین ئەم خەڵک وڵاتی خۆمان بەڕێوەبەرین ئەو کاتێ بیرمە باسێم وگوم کاکە ئەگەر ئێستا ئەمە بکرێت تەبان کە ئێمە بەڕاستی بە تایبەتی لە زستان داگوتم لەوانەیە چیلۆ تەماتی بچێتە 1000 دیناری 5000 دینار هەندێک لە هاوڕێ وەزیرەکانمەوە کاتەیانی کە بینی من دەیان کاکە خەڵکی مەترسێنێ بۆ گوتم یاخوا هەر تەماتە بگا بە 5000 بەڵێ تووشی بەڵا مشکلێکی تر نەبینیانی گەورەتر لەوە کاتێک گوتم مەسەلەن لەوەدا لە خۆراشی پێویست گەیشتی بە خوددابینکاری بەشی خۆتە بوو بۆ هاوڵاتیانی خۆت بێمنەتی ینی ئێران ڕێدەگرێت تورکیا ڕێدەگرێت عێراق ڕێدەگرێت ئەمە یەک ئاویش فەرمون ئێران زەیگە چێ گرتەوە خەڵکێکی زۆر نزیکەی 80000 کەس لە پشدەر بەڕاستی مەترسی ئاوی خواردنەوەی هەبوو مەترسی کەمی ئاوی هەبوو بۆ کشت و کاڵەکە کە ناوچەش بە پیت و بەرەکەتشە بۆ کشت و کاڵ و ئەم ئاوە کاریگەری دەبوو تەمەن بەشی زۆری ئەم ئاوە بەنداوی دوکانی پێکێناوە کە بەشێکی ئاوی دوکانیش ئاوی خواردنەوەی سلێمانی دابین دەکا و بێزگە لەو هەموو کشت و کاڵە و پرۆژە گەشتیارانەی کە لەسەری تا دەگاتە خوار حەمرینیش وتم کاکە ئێمە بابین ئەوتە بەنداوێک ئەلەوێ هەیە بەنداوی دەڵگەی پێ دەڵێن بەبێن ئەمە داوا تەواو بکەین کە ئەو کاتێ واوێ کە هەمانە لە کوردستان لەوەی کە لەوێش ناسار کە کاتێک زیادە بێ بەری دەداتەوە تەمەن ئەم بەنداوگری داتەوە ئاوی پێویست بۆ پشتدەریش و بۆ بەنداوی دوکانیش کە لە 2000 بۆ سلێمانی پێویستمە پێ دابین دەکەین مەبەستم هەر ئەوێش نەبوو تەبان مەبەستم چیە کاتێک تو دەتەوێت مەسەلەن خاوەنی کیان و قەوار ڕاستەقینی خۆت بێ بەڕاستی دەبێ ئەم حکومەتە ئەم دەسەڵاتە پێداویستی سەرەکی ئەم هەوڵەتیان دابینکە کاتێک کە خەڵک گرانی بکەوێت کاتێک کە خەڵک نانەبێ بخوا کاتێک کە خەڵک ئاو بوو بیخواتەوە و کشت و کاڵێکی پێ بکە ئیکاکە خەڵک دێتە سەر ئەم حکومەتە تەوەن و ناڕزای بەرز دەبێتەوە و حەقی خۆیەتی بەڕاستی بێت بڵێت ئەم حکومەتە پێویستە دەست دەکات بچێشێت چونکە ناتوانین کێشەی خەڵک چارەسەر بکەین باشە پاپشت بۆ وتەکانی زەرابەت من ینی هەندێک زانیاری وەرگرت لەسەر ئەو کارانەی کە پێشتر لە وەزارەت کراون بۆ نمونە دروستکردنی 17 بەندا و 19 بەندا و لە ژێر جێبەجێکردن بوون و 97 پۆند و 18 پۆندیش لە ژێر جێبەجێکرد بوون کەواتە ئەوەی تێبینیم کرد لە وتەکانت و خەڵکیش تێبینی کردووە ئیدارەدانێکی هەڵە و خراپ بەکارهێنان و قۆڕکاری لەم حکومەتی هەرێمی کوردستانە هەیە دەتانەوێ وەکو کۆمەڵی ئیسلامی چۆن ئەم ئیدارەدانە ئەم هەڵە بەڕێوەبردنە ڕاست بکەنەوە بەڵێ ئێمە گەر باسی ئەم دوو بەشەی کە باس کرا جناب دێشت ئامەژ بە هێندە شکرابن ئێمە لە بەشە کشت و کاڵەکەواتە خۆراکی پێویست ئاسایشی خۆراک ئێمە لە بەشی زۆری ئەو خواردنی کە پێویست بوون بەڵام لە وەرزەکەداین لە کاتی پێگەیشتنیدا ئێمە نەک هەر بەشی خۆمانمان هەبوو ئێمە زیاد لە پێویستیشمان دابین کرد و ئەمە بەشێکی زۆری ئەو بەرهەمە کشتکارانەی کە هەمان بوو لە بەشی خۆمان زیاتر بوو هەموو لێن ڕزای مەسەن خواروی عێراق و ناوەڕاستی عێراق سوودی دەبینی و ئێستا عێراق پاشی ئێمە تەبان هات سیستەمی بازی دانا لەسەر بەرهەمی کشت و کاڵی چەند ساڵ پاشی ئێمە و ئێمە لە ساڵی 2016 بۆ حەفدە تەبان 11 بەرهەمی کشت و کاڵی ئێمە ڕەوانەی وڵاتانی دەرەوە کراوە بە تورکیا و بە ئێران و بە پاکستان و بە سوودان و بە وڵاتانە بە لوبنان و لە ئاویشدا
ئێمە هەر لە سەردەم ئێمەدا ئەم 4 ساڵی ئێمە 6 بەندامان دروست کردووە ئەین تاومان کردووە 8 بەنداوی کەژ ئێمە بەڕاستی بجەمان بۆ تەرخان کردووە کە تەواویکەین تەبان بەسمی ئەم دوو سێکتەرە بەڵێ ئێمە بەبەشی خۆمان ینی هەوڵمان داوە کە ینی ئەم خەڵک ملەتی خۆمان لەم دوو ڕۆوە بەڕاستی بێمنەتکەین و بێ احتیاجکەین لەوەی کەس بینێکە دەرگەی لێژیران مەسەن بۆ قرارێکی سیاسی وڵاتانی دەوروبەرمان ئاوی لێ بگیرێتەوە مەسەن یا ئەو خۆراکانی کە پێویستی لێ مەنع بکرێ ئەوەی تر بەڵێ ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی نەکرد بۆ ئەم دوو بەشەتەم بۆ بەشەکانی کەش ئێمە پرۆژەمان هەیە و بەرنامەمان هەیە کە ئەم وڵاتە ئەگەر سیستەمێکی بەڕێوەبردنی ڕێکپێکی هەبێ ئەگەم حکومڕانەکەی تەندروست بێ ئەگەر پایەکانی حکومڕانیشی تەندروستی هەبێ دڵنیا وڵاتی ئێمە وڵاتێکە پڕ خێر و بەرەکەتە وڵاتێکە دەگونجێ هاوڵاتیانی بە شێوەیەکی زۆر خۆشگوزەران بژێن بەڕاستی کاکە وڵاتی وایە هیچی نییە ئەو زار ئێستا تەماشا دەکەی هاوڵاتەکانی لەو پڕی خۆشگوزەرانین کاکە فەرمی وڵاتی ئەڵمانیا نزیکەی 90 میلیۆنە نەوتی نییە گازی نییە تێدەگەی زستانی ساردا کشت و کاڵێکی ئەو تولێ ناکرێت مەگەر لە ژێر پلاستیک و دەنی بیوتی زوجاجی ئەو زار بزانە داخۆت چۆن خاچخۆ بەرەوە دەبا بڕوان ناکەم میلەتی کە هەبێ لەسەر ڕووی زەوی هێندەی خەڵکی ئەڵمان خۆشگوزەران بن بۆ حکومڕانێکی تەندروستی کاکاو ینی حکومەتێکی هەیە تەبان یاسایەکی هەیە دەستوریش هەیە پێ پابەدن تەمان خزمەتی وڵاتی خۆیان دەکەن و ئەم دەسەڵاتی کە هەشە لەوێ بۆ نمونە دێنمەوە وڵاتی کەس زۆر ئەو دەسەڵاتی کە هەیە تەماشا دەکە بزانێت داخۆ بۆ هاوڵاتیەکانی خۆی بۆ خەڵکی خۆی قازانج ئەوی بۆ دەکا بەداخۆ ئێمە دەسەڵاتی ئێمە حکومڕانی ئێمە وڵاتی گەڕێزم یانیەوە با ئەو نەبێ مەسەن بچێتە چوارچێوەی بانکە شار بژادە من باسی حقایق و واقع دەکەم دوێنێش ئەومان گوتووە ئەمڕۆژ دەیڵێن بەیانیش دەیڵێمەوە وەسم پاش ئینتیخاباتیش بەڵێ ینی دەسەڵاتی ئێمە بەداخۆ ینی زۆر زار بۆتە مایە سەر ئێشە و گرفت و ینی ناڕەحەتی بۆ هاوڵاتیەکانی خۆی نەک دەسەڵات پێویستە بێتە مایەی چارەسەری کێشەی هاوڵاتیان خۆشگوزەرانکردنیان خەفەتیان نەداتێ کێشەیان بۆ چارەسەر کە بە حساب دەبێ ناوەڵە گرفتیان بۆ دروستەکە تەماشا دەکەی مەسەلەن ژیانێکی کولەمەرجی لە مافی یاسایی بێبەشە لە مافی ئاسایی بێبەشە تەماشا دەکەی خانووی نییە تەماشا دەکەی جادەی نییە تەماشا دەکەی ئاوی نییە تەماشا دەکەی ینی پێداویستی سەرەتایی نییە لە ڕووی بێمەی تەندروستیەوە لە ڕووی کارەوە لە ڕووی هەلی کارەوە ئێمە تەماشا دەکەم بەڕاستی دەسەڵات بەداخەوە ینی کە دێڵێم و من نەک ئێستا ئەوەش لێرە بڵێم من لە خودی ئەنجومەنی جەناح ئەو قسانم بەشی زۆری کردووە تەبان دەسەڵات دەبێت خەمخۆر بێ دەسەڵات دەبێت بەزەی بە خەڵکی خۆی دابێتەوە کاکە ناکرێ مەسەلەن ینی بەرپرسی ئەم وڵاتە تەبان ینی لە هەموو خۆشگوزەرانیەکان بە زیادەوە هەبێ بەڵام نەزانێت کە تەنیشتەکەی کارەبای نییە ینی نەزانێ مەسەلەن نەخۆشی چێ نەزانێت سەرماچی نەزانێت گەرماچی نەزانێت مەسەلەن منداڵەکەی پێداویستەکانی مەکتەبی دابین بە دابینەوە مەسەلەن یاگە منداڵی نەخۆش کاکە ناکرێ بەڕاستی ینی پێم وایە دەبێت بەرپرس بەلانی کەم تەماشای بەلانی کەم ینی وەکو خەڵکی مامناوەند وڵاتەکەی خۆی بژی نەک ینی بەڕاستی ئەو پاسە شارێک کاک ئەحمەدی بەڕەحمەت بە زۆر دەجێ خۆیتی بەڕاستی بۆ بەرپرسان ینی دەڵێ دوور لە تۆ بۆ خۆم دەڵێم دەک ژەق نەبێ ژینی ئەشرافی هەتا ڕووتێ هەبێ من پێم وایە کابراگە بەرپرس بێ ینی نابێ بەس تەماشای خۆی بکات تەماشای ماڵ منداڵی خۆی کە پێم وایە وەڵای بەرام تەماشای هاوڵاتێکی سەر ئەو زادەی کاتێک کە زادەی خاوێن دەکاتەوە بزاندا خۆم کابرا بەچی دەژی کاکە وەزنی ژانی چۆنە هەمویان دوێنێ بەڵێ بڕاکە هاوڵاتێک پێێنی پێوەکتم ینی برادێکی خۆشم نادە لای وەکو تاقی لە قەزەکەی وتی کاکە وەڵای وەرن ئەگەر هەموو ماڵەکەم باعث 50,000 دینار بوو شەرت بێ هیچ داوای هاوکاری ناکەم وەڵای نەفەری خۆمان ناردووە ساقەکەم ناردوتی وەڵای باعث 50,000 نییە کاکە ناکرێ بەڕاستی ینی وەڵای ینی ئەم بۆ پێ ناڕەحەتم ینی ئێستا خۆ فعلەن بەرپرسارەتێکی یاساییم نییە لە وڵاتە بەڵام پێ ناڕەحەتم ینی هاوڵاتێکی ئەم وڵاتی خۆم ینی ژیانی ئاوا بکاکە باشە ینی هاوڵاتی من نییە ینی ئەم حکومەتە ئەم دەسەڵاتە لێ بەرپرسار نییە باشە واقعی ئێوە بۆ چارەسەرکردنی ئەم دۆخە کە گرفتی ئیدارەدان لە هەرێمی کوردستان بۆ تەمەینەتی بۆ تەواوی هاوڵاتیان
یعنی دەتانەوێت ئیدارەدان لە هەرێمی کوردستان بەس شێوازێک بێ و باری لار ڕاست بێتەوە. وەڵی باری لا سەرەتا بۆ ڕازە بێتەوە ئەوەی کە دەبێتە بەرپرسی ئەم وڵاتە خەمخۆر لە سۆز ئەم خەڵکەی بێ. بەخوا خەمخۆر نەبێت لە سۆز نەبێت 100 جاری کەش هەڵبژاردن بکرێتەبان دەموساوەکان بگۆڕین هەروەکو خۆی دەبێ. ڕاستە سیستەم کاریگەری خۆی هەیە، ڕاستە مؤسسات کاریگەری خۆی هەیە، یاسا سەربەربوون کاریگەری خۆی من دێمە سەر دوای باز دەکەم سوور پەرلەمانێک پێویستە. باشە بەڵام پرسیاری من بوو، بەڵام دەمەوێت سەرەتا بزانم کۆمەڵی ئیسلامی بە چ مقەوماتێک دەچێتە نێو ئەو هەڵبژاردنە لە کاتێکدا زۆرینەی هاوڵاتیان ناومێد بوون لە گۆڕانکاری بێئومیدێکی زۆریان پێوە دیارە. لە ئێستادا کۆمەڵی ئیسلامی وەک هێزێکی ڕەسان و بە کۆمەڵێکانی چۆن بەشداری هەڵبژاردنەکان دەکات بە چ پاڵپشتیەک؟ وەڵای ئێمە مامۆستا محەممەد ئێمە بە بەڵێنی گەورە و بە قسەی زرق و برق بەڕاستی نەچوونە مەیدانێ و داوا لە هاوڵاتیان بکەن کە بەم قسانەمان بەم دروشمانەمان پاڵپشتیمان بکەن و دەنگمان پێ بدەن. وەڵای ئێمە بە ڕابردووی خۆمان کە بوومانە داوای پاڵپشتی لە هاوڵاتیان دەکەین، داوای پژیرانێ دەکەین. ئێمە دەڵێن کاکە فەرموو خەڵک تەماشای مەکەن ئێستا چی دەڵێن بۆ داهاتوو، تەماشای مەکەن کۆمەڵێک ینی خاڵم ڕیز کردووە تەمەن لە پرۆژەکانم ئەمە دەکەم و ئەمە دەکەم و ئەمە دەکەم و ڕەنگە لەو دەخاڵە ڕەنگە دوانیش نەتوانم بیکەم. با تەماشای ئەوە نەکەن بۆ منیش بۆ خەڵکی کەش. کاکە با تەماشا بکەین بزانین داخل کۆمەڵی ئیسلامی لە 4 ساڵی ڕابردوو لە 8 ساڵی ڕابردوو لە سەرەتا کە دروستبوونیەوە ئەگەر دروستە بیڵێم با تەماشای چەند شتێکی بکات مامۆستا محەممەد. ئێمە پشتمان بەو شتانە قایمە، پاڵپشت بەو بابەتانێ کە ئێستا باسی دەکەم داوا لە خەڵک دەکەم کە پشتگیری کۆمەڵی ئیسلامی بکەن. یەک با تەماشای هەڵوێستی سیاسیەکانی بکەن. ئایا هەڵوێستی سیاسیەکانی کۆمەڵی ئیسلامی چەند لە بەرژەوەندی خەڵک و وڵات بووە و چەندی لە بەرژەوەندی حیزبەکەی خۆی بووە، حیزباتی تەسکی کردووە کە بەداخەوە لە هەرێمی کوردستان ئێستا و حتا کە باسی پشک و بەشی کورد دەکرێت لە بەغدا، یعنی ئەگەر چوارچێوەی بازنەی بەرژەوەندی حیزبەکان زۆر فراوان بێ بڕوا بکە لە حیزبایەتی و لە چوارچێوەی بەرژەوەندی حیزبەکەی دەرناچێت. جاری وایە بنەماڵەیەک و جاری کار بۆ شەخصێک دەکرێت. بەڵێ ئێمە با تەماشاکەین. تەمەم جارێکی نمونەیەک مێنایا مامۆستا محەممەد. بەڵێ پێش ئەو خولەی پەرلەمانی ئێستا بوو من سەرپەرشتی خانەنشینکردنی بڵێن دەستگای خانشین خۆمان دەکرد، پێشمەرگەی زۆرمانە بوو خانشین نەکرابوو، حەقیشان هەبوو لە ڕووی یاساییەوە بەپێی یاسای پەرلەمان، پێمە یاسای 34 2007. ماڵێ ئیشەکان لەگەڵ حکومەت تەواو کرد، نزیکی 1000 کەس دەبوون، پێشمەرگەی حەقیقی و ڕاستەقینەی کۆمەڵی ئیسلامی لە قۆناغەکانی ڕابردوو پێشمەرگە بوون. ڕێک کەوتین تەمەن کۆبوونێک هاتە پێشەوە لە سەرۆکایەتی هەرێم. مامۆستا عەلی باپیر داوە دوو کە بەشداری تێدا بکە. ئەو کاتی وەزیش بەڕاستی ینی لەبەر یەک بووین، دۆخی سیاسی ئالۆز بوو کەمە حەقەتەن بەشداری ئەو زۆر کوبوونانمان نەدەکرد، ینی وەزەکە ئالۆز بوو و پێمان وایە بەڕاستی بۆ هەرێمی کوردستان بەرژەوەندی و لە قازانجی خەڵک و هاوڵاتیان نەبووە. مەکتەبی سیاسی دانیشتی کاکە زنای مامۆستا عەلی باپیر بەشداری ئەم کۆبوونی بکە نەیکا. ئەمن وەکو بەرپرسیارەتی گوتم کاکە من کە لەو مەلەفە بەرپرسیارم 1000 خانشمان هەیە، دەزانم دەسەڵاتی خۆمان مەسایلی یاسایی و حقوقێک ناداتەوە مافی خەڵکە ئەوە دەتی و هەڵوێستێکی سیاسی وەردەگرێت لە بەرامبەردا هەڵوێستێکی نایاسایی وەردەگرێت. من دڵنیام خانشانە ناکرێت. دوی قسەمان لێ کردمش بۆ چوونێکم و ڕێیەکەم و بڕیار بە زۆر نەدرا کە بەشداری نەکا. بەشداریمان نەکرد لەو کۆبوونەوەی بڕاکەی سەرجەداوی خانشینەکانمان نەکرا. باشە پرسیاری بەسم چییە؟ هەڵوێستی سیاسی. ئەو پرسیاری من ینی گرنگە. ئەو پێداگیریە لەسەر ئەو مەبدەئی کە کۆمەڵی ئیسلامی هەیەی کە زۆر جار ڕەنگە هەڵوێستی سیاسیەکەی لە بەرژەوەندی ینی نەک بەرژەوەندی هەندێک حیزب بشتێتەوە دواتر ینی لەسەر مەبدەکەی بەردەوامە. لە پێناو چیدا تەسعیە بەخۆی وەکو حیزب بە ئەندامەکانیدا یان دەتانەوێت چی بکەن؟ ئەم خەڵکەمان بەختەوەر بێ، ئەم خەڵکەمان سەرفراز بێ، ئەم خەڵکەمان ینی ژیانێکی ئاسایی و ژیانێکی مرۆڤانەی هەبێ بەڕاست لەم وڵاتە بەخوا هیچ کەمان ناوێ بڕوا بکە ئێستا خەڵک ئەم ژیانی هەبێ و کاتی تەماشای هەندێک ئەدەبیاتی کۆمەڵی ئیسلامی دەکا کە ژیانی خۆش بێ و کە یاسا سەروەر بێ و کە موسسات هەبێ و کە خەڵک کاروباری بە ئاسایی ڕایی بکرێ، خەڵک بۆ دەور لە کۆمەڵی ئیسلامی بدا. یکاکە خەڵک ئەم شانەی ئەو گرفتانەی هەیە کۆمەڵی ئیسلامی دەبێ بێ
ینی خاوەنی هەڵوێست بێت کە ئەم گرفتەی خەڵک چارەسەر بکات ئەمە یەکیان. بەڵێ دوو با خەڵک تەماشای هەڵوێست و بەرنامەکانی فراکسیۆنەکانی کۆمەڵی ئیسلامی بکە لە بەغدا لە هەرێمی کوردستان ئەنجومەنی پارێزگامان ئەوانە لە حکومەتی خۆجێین قایمقاممان هەیە ملی ناحیەمان هەیە بەڕێوەبەری گشتیمان هەیە با تەماشایان کە بزان داخوا هەڵوێستیان لە 4 ساڵی ڕابردوودا خزمەتیان لە 4 ساڵی ڕابردوودا با خەڵک تەماشا بکە هەڵی سنجێنێ با تەماشای تیمی حکومەت کە بەشداری کردووە لە حکومەتی هەرێمی کوردستان بە 3 وەزیر کەمە حەقمان زیاتری شەبوو بەڕاستی بەس حەقەکانمان پێ نەدرا ینی ئێستاش لەگەڵ دابێ ئەو ڕێکەوتنی هەبوو بەرگە و خاڵێکی هەبوو کە جێبەجێ نەبوو بەهەرحاڵ بە 3 وەزیر 3 سێکتەری بەدەستەوە با خەڵک تەماشاکە بزانین داخوا ئەم وەزیرانی کۆمەڵی ئیسلامی ئەو سێکتەرانی کە بەدەستیانەوە بووە چەند خزمەتیان کردووە چەند پابەندی بە یاسا بە تعلیماتەکانیان و لە قازانجی خەڵک بووە با خەڵک تەماشای ینی ڕابردووی کۆمەڵی ئیسلامی بکە با تەماشای قسەی زرقوبرقمان نەکا کاچی خۆ ینی چکە بانی مەسەن لەو حیزبانە بەڕاستی تەماشای بەرنامە پرۆژەیان کە تەبەن هیچ نەما باسی نەکەن و تەماشای بەرنامەیان کرد 3 پەڕە بەڕاستی بە قەناعەت و دانیشتنە مەکتەبی سیاسی مەکاکە خاڵ زۆر ڕیز نەکەیت تەبەن ئەوەی کە یەکەمە کردومانە بە هێندەشت بنووسین و ئەوە کەمە پێمان دەکرێت یا پێویستە بۆ ئەم خەڵکی کوردستان بە ئاماژەی پێ بکەین ئەمە دەمێتەوە سەرچی مامەستە محەممەد کە باسی هاوڵاتی کردو پشتان بەچی قایمە ئێوە ئەمە پشمان بەو ڕابردووە هەڵستانمان قایمە داوا دەکەین خەڵک پشتیوانی ئەم هەڵوێستانە بکە ئەگەر خەڵک دەیەوێ کار بە مؤسساتی بکرێ بابێکا کە پشتیوانی پشگیری بکە ئەگەر خەڵک دەیەوێ دادگەری بچەسپێنێ و زوڵم لا ببە کاکە بابێ پشگیری بکە ئەگەر من دادگەریم چەسپاندنەوە لە سێکتەرەکانی خۆم و دژی زوڵم بیمە دژی قۆڕەکاری بیمە دژی گەندەڵی بیمە ئەگەر خەڵک دەیەوێ مەسەن ژیانێکی ئاسایی مرۆڤانە هەبێ لە وڵاتەدا کاکە بابێ پشگیری بکە ئەگەر خەڵک دەیەوێ بێ فەرق و زیایی هەبێ مامەسەڵ وەڵاهی پێم خۆش نەیبێڕێم ئەمنیش و ڕەفیقەکانیشم ینی شاهدی دەدا بچکە من ئەو دوو ڕەفیقی خۆشم دەناسم و لە خۆش من بەباشتر دەزانم لە زۆر ڕووەوە دڵسۆزترن بۆ خەڵک مامۆستا عەبدوڕەحمان مامۆستا محەممەد ئەحمەد بڕوا کە فەرقمان نەکرد بە ینی ئەندامانی حیزبەکان نەکردووە بەخوا فەرقمان بە مەسیحی و بە موسڵمانێکیش نەکردووە وەڵاهی جوولەکە هاتووتە لای من وەک کە موسڵمانەکەی ئەلێرانەیە تەبەن مافی هەیە ڕێزم گرتووە و کاری یاسایی بۆشم جێبەجێ کردووە بەڕێزیشۆ بەڕێم کردووە کاکەمە دەمانێت وەکو مرۆڤ مامەڵەگە خەڵکی بهرێت کابرا مرۆڤ ئینسانە مافی لای من مافەکی بۆ جێبەجێ دەکەم قەناعەتی خۆم لە لای خۆم قەناعەتی خۆش لای خۆی باش لە ساحەیەکی کە مناقەشەی قەناعەت و بۆ چوون و بیر و باوەڕ شتەکان دەکەم بۆیە ئەمە دەمانێت ئەگەر خەڵک دێ بەڕاستی ژیانێکی مرۆڤانەی هەبێ ژیانێکی ئاسایی هەبێ کاکە وەڵی بڕواکە مامۆستا محەممەد دەمە کە خەڵکی خۆمان دەبینم و خەڵکی وڵاتانی دەرەوە دەبینیم کە بینیمە بەخوا بەزەین بە تاچی کولی دادێتەوە بەخوا ژیانی خەڵک تێیدایە بە قورئان خەڵک ناسا خەڵک یعنی ناحەق نییە کە ڕێی دەرەوەی گوتە فەقیر بە ماڵمدا لە زەوی لە بەحرەکان دەخنچێ ئەخە کاکە ژیانی نییە بەسە زمانێک کا ژیان لە وڵاتەیانی باش کۆمەڵی خاڵ باس کرد ئەو خاڵانە کە کۆمەڵی ئیسلامی پاپشت پێی دەچێتە هەڵبژاردنەکان بەڵام لە ئێستادا بۆ ناومێدکردنی خەڵک وێنایەک لە زیهنی خەڵک وێناکراوە بەوەی کە کۆمەڵی ئیسلامی جیاوازی نەبێ لەگەڵ حیزبێک کە دەسەڵاتدار و لە توانایدای هەموو شتێک بکە بەڵام ئەوە نەهامەتیەکانە کە بەسەر میلەتی داهێناوە یعنی لەسەر ئەوە قسە چییە کە هەموو ڕەنگەکان وەک یەک ببیندرێ هەمووان بەرپرسیار بن لە وێرانکردنی ئەم وڵاتە وەڵاهی ئەوە زوڵمە لە هەر کەسێک یانە لە هەر حزبێک دەکرێت کە خاوەنی هەڵوێست بوو بێ و خاوەنی خزمەت بوو بێ و خاوەنی دڵسۆزی بێ بۆ خەڵکو و وڵاتی خۆی بەڵێ زوڵمی دەکرێت تەبان و زوڵمیش بۆ ئانەیەکە دەکرێت کە ینی زوڵمیان هەیە گەندەڵیان هەیە و کار بە یاسا ناکەن و بنەماکانی مؤسساتی پێڕەو ناکەن و حکومڕانێکی ناتەندروست و ناڕێک دەکەن زوڵمیش بۆ ئان دەکرێت زوڵم لە ئێمە دەکرێت زوڵمیش بۆ خەڵکیشکە دەکرێت ئەم پێما دەبێت ئەمە ڕاست بکرێتەوە ڕاستە ڕەنگە لە قوناغی ڕابردوو خەڵک تەماشای کردووە مەسەلەن وەزیرێکی معارەزە لەگەڵ وەزیرێکی دەسەڵات تەماشای کردووە ڕەنگە زۆر جیاوازی نەبینی بێ ڕەنگە لەم ڕۆ خەڵک ناحەق نەبێ بەس بە ئەمر زیاکاتەوە ناکرێ ینی هەموو وەکو یەک تەماشا بکە ئەمریش لەگەڵ ئەوە ئەگەر مەسەن وەزیرێک یا پەرلەمانتارێک یا ئەنجومەنی پارێزگایەک یا مدیر عامێک لە شوونەکەی خۆی تەبان ئەگەر
هەروەی مەسەن کە دموسا گۆڕا و هەمان سلوک و هەمان هەڵسوکەوت و مامەڵەی وەزیرەکەی دەسەڵاتدار و مەسەڵەن ئەوەی کە لێی ناڕازی هەبێ فعلەن ینی فەرقی چییە ینی با بەنای معارەزەوە بێ بەڵام خۆ لەولاشەوە تەبان ئەگەر وەزیرێکیش بەرپرسێکی دەسەڵاتی شەبێ کە باسی برادرانی پارتیەکەی دەکرێت دەسەڵاتدا یعنی ئەگەر هەی بێت تەبان خزمەتی کرد بێت دۆسۆزی خەڵک بێکاکە بۆ من شاری بۆ نەدەم دێ من پێم وایە ینی لێرەدا دوو پێوەەر هەیە یەکیان پرۆژە و بەرنامەی ئەو حیزبە بەگشتی بۆ حکومڕانی باڵێت مشاکە ئەمە حەز دەکەم کە خەڵک بێ بڵێکاکە جەنفەرم و گەندەڵەکانیەوە ئەمەیە نەحەقەکانی کە کردوتانە ئەمەیە زوڵمتان کردو لە سێکتەرانە بە بەڵگە و با پێمانیشاندن شەر بێمەدانی پێدادێن یانی کاکە ئەشەد بیلا ڕاستەکە خۆ کاکە ڕاستم خزمەتانەمان هەیە بەڵام ئەم کەم کوڕێشمان هەیە دووەم پێوەری دەمەوەی کە ڕاستە جاری وایە کەسەکانیش کاریگەری خۆی هەیە بەڵام لە نێو 20 کەسدا یەک کەس مەسەلەن ئەندازەی دڵسۆزی هەیە و ئەندازەی کارێکی بەڕێکپێکی کردووە وەکوی وایە کە مەسەلەن 3 کەسی هەیە 4 کەسی بەڵام هەمووی بە دڵسۆزی بە خەمخۆری و بەو شوەیە کە پرۆژە و بەرنامەکەی داڕش و کاتی خۆی کاری پێدەکا و لەسەری دەڕوە وەکو یەک وایە بێ خەڵک بەڕاستی ئەمە جیاب کاتەوە ئەگەر خەڵک وەکو باسم کرد دەیەوێ وەزا بگۆڕێ دەوێت حکومڕانیی ڕێک پێکە بێ دەبێن ئەمەش کاکە وەکو وڵاتان بچین ئەمەش کار بە بنەماکانی مؤسساتی بکەین یاسا فعلا با سەرۆرێک و بازن کە سەروەرنیە بەداخەوە ئێمە فەرمی با خەڵک بە هەڵوێستێ بێ با خەڵک جورئەتی بێ با خەڵک با بێت لەگەڵدا بێ بەڕاستیانی خەڵک نابێ ماندوو بێ خەڵک ئەگەر دەیەوێت دنیا کۆتایی پێ نایە بە 4 ڕۆژی کەش و بە 4 ساڵی کەش کاکە ئێمە هەین و دوای منەوەکانمان دێن و خەڵکیکە دێ دوای ئێمە بەڕاستی کاکە با هەندێکی کار بۆ بکەن کە ئەم خەڵکی ئێستا هەین ژیانمان تۆزێک ڕێکوپێک بێ ژیانمان ینی معقول بێ و ژیانێکی ئاساییمان هەبێت تەبان ئینجا کاکە با بۆ نەوەکانی دوای خۆمان کار بکەین باش مامۆستا گیان لەسەر شێوازی کاری پەرلەمانی ینی هەر حیزبە و بۆچوونی خۆی هەیە کۆمەڵ ئیسلامی دەیەوێت شێوازی پەرلەمانی چۆن بێ و چ جۆرە پەرلەمانێکتان دەوێت لە هەرێمی کوردستان وەڵی جارێمە پەرلەمانێکمان دەوێت کە ئەرکەکانی خۆی جێبەجێکە کە ئەرکی زۆر بەڵام 3 ئەرکی سەرەکی هەیە و خەڵک دەیزانێتەوە بریتە لە یاسادانان یاسادانان بە شێوەیە کە ڕاستە فراکسیۆنەکان هەیە و حیزبینە بەڵام کاتێک کە هاتە سەر یاسادانە یاسایەک کە دەربکرێ با تەماشای بەرژەوەندی گشتی خەڵک بکرێ نەک بەڕاستی حیزبێک پێی باش ئەم یاسایە بم شێوەی بڕوە ئەمە یەک یاسادانان دوو چاودێریکردنی حکومەت ئایا پەرلەمانی ڕابردومان توانێت چاودێری حکومەت بکە توانێتی لێپرسیم لە سەرۆکی حکومەت جێگری سەرۆکی حکومەت وەزیرەکان بکە نەخێر خۆ من وەزیرێکی حکومەت بوومە ومن 2000 چوومە پەرلەمانیش و تەوزیحات و ڕوونکردنەوەی خۆشم داوە و جۆشم لە پەرلەمانتارە بەڕێزەکانیش گرتووە و ڕێزی ڕێیەکانیشم گرتووە بەس حەز دەکەم وانە بێ حەز دەکەم وا بێ کە لێپرسینەوەشیان هەبێ یعنی ئا بە درێژایی 27 ساڵی ڕابردوو لە ساڵ 92 کە ئەمە پەرلەمانمان هەیە ئایا وەزیرێک نەبووە کە متمانەی وەربگیرێتەوە یعنی هەموو وەزیرەکانمان ڕێکوپێک بووە هەموو هیچ عیب و مشکلی نەبووە تا ئێستا وەزیرێک لە پەرلەمان متمانەی وەرگیراوەتەوە تەمەن لە وڵاتان لە کابینێدا چەند وەزیر متمانەی وەردەگیرێتەوە بەتابێت لەو گەندەڵستانەی ئێمە هەر معقول لە بەڕاستی بڵێ وەڵای کاکە وەزیرێک نەبوو محاسبە بکرێ یعنی توانیوێتی مەسەن ئەم چاودێریە بکات دەتانەوێت لەمڕۆ پەرلەمانێکی تۆکمە هەبێت بێگومان ینی کاکە پەرلەمان تۆکمە بێ پەرلەمان کارا بێ حکومەت بەخوا خزمەت دەکات پەیوەندی نێوان پەرلەمان حکومەت چییە یعنی چ ڕەبتیان بەیەکەوە پەیوەندیی ڕاستەوانەی پێچەوانەیە پەرلەمان کارا بێ حکومەتش کارا دەبێت پەرلەمان لاواز بێ حکومەتش لاواز بێ حەزەکەم بیزانی پەرلەمان نەبوو 2 ساڵ و نی بوو حکومەت بە ئارەزوی خۆی بڕیاری دەکرد و پرۆژەی دەردەکرد و چی پێ باش دەیکردەوە چۆ کەسێک نەبوو مراقەبێک و چاودێری بکات کە ئەمە هەڵێ و ئەمە نابێ بکەیت ئێمە لە پەرلەمان و چی دەکەین مامۆستا محەممەد پەرلەمانتار فراکسیۆن دێ دەنگی خەڵک و داواکاری خەڵک دەبێت بە حکومەت بگەێنی بیکا بە پرۆژە و لەو لاشەوە چاودێری حکومەت بکات لەو یاسا و لەو ئەنجومانێک کە بەخۆی دانا و لە یاسانێک کە هەیە لەنەگەرە لابدا بە یاسایی نەکا و بێ بە دوای حکومەتەوە بێت تەوان خزمەتگوزاریەکان پێشکەش بکە کە مؤسسەیەکی تەنفیزیە بێ ئەوە بکات تەوان بزانین داخۆ چەند خزمەتی خەڵک دەکا بە کاکە لەم سێکتەری بۆ نەتکردووە لە سێکتەری پەروەردە لە سێکتەری کشت و کار لە سێکتەری گەشت و گوزار لە پیشەسازی لە بازرگانی بەبەری پێچێت بزانین داخواکە چی کردو تەوان خۆ کە ئەو وەزیرانە کارنامەیان هەیە حکومەتش کارنامەی خۆی هەیە تەوان
بەشی سێمیان کە بریتێ لە پەسەندکردنی بودجە پێویست بوو بەسەر سەری حکوومەتەوە بێت تەمان چەند پارەی هەیە وەم پارە چۆن خەرج دەکرێت و حتا ئەگەر قەیرانی داراییش بوو تەمان ئەم 3 ساڵێ خۆ بودجە نهاتە پەرلەمان دەبوو بەڕاستی وازێ نەهێنێت تەبان بەڵام بەداخە وڵاتی ئێمە کە وڵاتیشم ئەساساتی نییە زارێ سەر یاسایە کە یاسا سەرۆکایەتی نزاری پەرلەمان 2 ساڵ هەر پەچی خرا هەژوو مانگی زەبێ یاسایەکی دەرنەکردوێتەوە بەڕاستی بە پەرلەمانی ژوە نابێ وابێ ئێمە پەرلەمانێکمان دەوێت کە ئەم خەڵکە زمێ دەنگی پێ بدە ئیعتیباری هەبێ و ڕێز لە دەنگی ئەم خەڵکەش بگیرێ کە نوێنەرانێکی خۆی هەڵدەبژێرێ کە سبێنێک نوێنەراتی ڕاستەقینەیە ئەم بکە و چاودێری حکوومەتیش بکە و حکوومەتیش کارا بکات و حکوومەتیش هەڵبژێرێ سبێنێ کە بتوانێت کێشە و گرفتەکانی هاوڵاتیان شارەسەر بکە و خزمەتەکانی پێشکەش بکە من کاتم کەماوە دەمەوێت لەسەر ئەو بابەتەی بێئومێدی خەڵک لە گۆڕانکاری قسە بکەین و تۆ وەکو گەشتبینینا وەکو واقع چۆن هەرێمی کوردستان دەبینی ئایا بەرەو گۆڕانکاری و بەشداریکردن لە پرۆسەیەک وەک هەڵبژاردن کە وەکو زاری پێشووی لێنێ یعنی ئەم بابەتە چۆنە کە گرینگە بەڕاستی بۆ هاوڵاتیان ئەم بابەتە بەڕاستی پەیوەندی بە خەڵکەوە هەیە بەڵێ ئێستا گۆڕانکاری لە دەستی خەڵکە خەڵک دەتوانێت لە سین و گۆڕانکاری گەورە بکە و بەسەرخانێکی گەورە بەسەر هەرێمی کوردستان و مؤسساتەکەیدا بێنێ دەشتوانێت وەکو خۆی لێ بێڵێت یان خراپتریشی کە تا ئێستا خەڵک گلەیی کردووە ناڕازی بوو بێزار بووە وەلایەنە معارەزەکان ئۆپۆزیسیۆنەکانیش ئەوان بێزاری خەڵکیان گەیاندووە و پێداگریان کردوێتەوە ئێستا کردوتە دەستی خەڵک سینۆ بەڵێ خەڵک دەتوانێت ئەم واقعە وەکو خۆی بێڵێتەوە و دەشتوانێت ئەم واقعە بگۆڕێ بۆیە بەڕاستی من ڕوو لە خەڵک دەکەم تەبانیانی خەڵک ئەگەر دەیەوێ وەزع بگۆڕێ ئەم واقعە وەکو خۆی نەمێنێتەوە و ژیانێکی وەکو باسم کرد ئاسایی هەبێ ژیانێکی خۆشگوزەرانی هەبێ سەربەرز بێ ئازاد بێ و خاوەنی مؤسسات بێ و حکومڕانێکی تەندروست بکرێ و پەرلەمانێکی کارای هەبێ وەڵای کاکە خەڵک پێویستە هەڵوێستی هەبێ و جورئەتی هەبێ و دەنگ بدا چی قناعەتی پێدی دەنگ بدا لە ماڵەوە دابنێشێ بێ وەزەکەی بۆ ساگ بێ ساگ نابێ پاش سینۆ ئەگەر خەڵکی ناڕازی خەڵکی بێزار خەڵکی بەشمەینەت خەڵکی قوربەسەری ئەم وڵاتە تەبان ئەگەر لێی دانیشت و تەبان هەڵوێستی نەبوو دوایی کە وەزەکە بەدڵی نەبوو وەزەشی خراپ هاتە ئاراوە پەرلەمانێکی ناکارە حکوومەتێکی لەمە ئێستا خراپتر خوا نەخواسە بێتە ئاراوە خەڵک حەقینێک لێ بکە باگری لە خۆی بکە ئێستا هەموو حزبەکان هاتوون دەڵێن کاکە فەرمون ئێوە بڕیار بدەن بەڵێ فەرمون کاکە ئێوە هەڵبژێرن کاکە فەرمون دەنگ بدەن فەرمون کاکە ئازادن و باشە بۆ خەڵک دەنگ نەدایانی بە بیانی ئەوەش کە ئێستا مەسەڵەن بۆ نمونە خەڵکی لە دەسەڵات بڵێ کاکە وەڵا یعنیش وەختێکی ئەو بڵاو دەکرێت وەزە هەر ناگۆڕ هەر وەکو خۆی دەمێنێتەوە شتەکە هەر وەکو جارانە یا مەسەڵەن بە بیانی تەزویر نا ئەسڵەن زانێکی تەزویر دەکرێت بەخۆ وەختێک تەزویری باش دەکرێت کە خەڵک دەنگ نەدا وەختێک خەڵک هەموو سەوی چوو دەنجی دا تەزویر چۆن دەکرێت یعنی خۆ ناکرێت سندوقەکە زیاتری تێدا بێت لەوەی کە خەڵک دەنجی داوە کاکە خۆمەش باید ئەوەندی چاودێرمان هەیە و بە تایبەتی چوارلایەنەکە تەنسیقێکی باشمان هەیە کە بەڕاستی چاودێری دەکەین و پارێزگاری دەجێ ئەو خەڵکی دەکەین وەزاری پێشوش ئێمە بێ هەڵوێست نەبووین هەموو دنیا دەزانێ بە تایبەتی باسی خۆمان دەکەم و لایەنەکانی کەش الحەق بەڵێ بێ هەڵوێست نەبووین بەرامبەر بە خەڵکی بە دەنگی خەڵک لە 12/5 بە دوو داچوین تەبان هەموو کەس زانێ هەتا لە پەرلەمانی عێراقیش هەتا یاسایەکی بێدەست نەچوو وازمانێنە کە دەنگەکان هەموو بەدەست بژمێردرێنەوە بەڵام بەداخەوە دوایی بەدەست ئێمەنێ لە عێراق لە خوارەوە دادگای فیدرالی تەبەن یاسایەکەی گۆڕی بۆ تەنفیزکردن بە ئالەتێکی کە تەبەن کە بەدڵمان نەبوو کە پێمانەوە بەڕاستی شەرعیەتدانە بەو تەزویر و خوڕقاتێکە کراوە ئێمە لێ هاتنی دەرێت تەبان بەیان و هەڵوێست و گاندن بە وڵاتان و بڕیار دەکەن هەتا پێم خۆش خەڵک بیزانێ بەڕاستی من سوپاسی کارزانای دەکەم سوپاسی فراکسیۆنەکەمان دەکەم لەوێندەر مامەستە ئەحمەد و مامەستە سەلیم یعنی ئەو مسودەیە کە ئامادەکرا بۆ ژمارنەوەی دەنگەکان بەدەست لە هەمووی عێراق و هەمووش بژمێردرێتەوە ئیکارزانای بۆ لە لیژنە یاسایی بەڵێ هەڵوێستمان هەبووە بێدەنگ نەبووین کاکە ئەنی باشە کۆمەڵێکی ئیسلامی بە 3 پەرلەمانتارەوە لە عێراق لە 325 پەرلەمانتاری یعنی کەمە یعنی توانی بێتی ناڕزای ئەم خەڵکە بگەینێتە نەر و شتێکیش ئامادە کە ببێتە ئەساسێک بۆ دەرکردنی یاسایەک لە پەرلەمان بۆ ئێمە ئەم جارە شەڕوە بەس خەڵک با پاڵپشت بێ بەقەدەر ئەوەی کە
خەڵک پژینمان دەکە متمانمان پێ دەبەخشێ دڵنیایان دەکەمەوە دوو بەقەدەر ئەوەندە سێ بەقەدەر ئەوەندە ئێمەش هەڵوێستمان دەبێ باش بەس ناکرێت مەسەلەن بەشی 10 کورسی دەنگم پێ بدا بڵێ وڵایی پێویستە تو بەشی 50 کورسی دیفاعم لێ بکەیت بەشی 2000 3000 مەسەلەن بەقەدەر دەکوستەکەی دەتوانم دیفاعی لێ بکەم و بەرگری لێ بکەم و هەوڵدەم مافەکانی بێنمەدی کاتە پاڵپشتی زیاتر و فراکسیۆنی بەهێزتر من زۆر سوپاس دەکەم پشتیوان بخوا یار بێ ئینشاءالله کاتم نەما زۆر بەڕێز مامۆستا عەبدولستار مەجید کاندیدی ژمارە 40 لە لیستی 194 کۆمەڵی ئیسلامی کە لە ستودیۆی 194 لەگەڵم سوپاس دەکەم سەلامە بیا خوشپاس بێوەش و دەستا خۆش بیا خوا سەرفراز بن سوپاس بۆ ئێوە خۆشەویستان سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیشتر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ